تا مەترسی داعش لەسەر میحوەرەکانی پێشمەرگا زۆر بوو. بەشێک لەو پێشمەرگانەی کە بە سەختی بریندار دەبوون و کەسانی دەستڕۆیشتوو لە پشتیان بوو بۆ چارەسەر دەنێردرانە نەخۆشخانەکانی تورکیا و ئەڵمانیا. ئەما قسەی پەرلەمانتارێکی کوردستانە. سەرەڕای ئەو هەموو نەشتەرگەریە ئێستا نەشتەرگەری زیشم هەرمایە ئەوەتە هەم. مامەند حوسێن دانیشتووی گەڕەکی بەرگوانی قەزای سۆرانە و لالیوای 124 سەربەیەکەکانی هەفتا پێشمەرگەیە لادەی 2015 لە گوندی عەسریەی میحوەری داقوق لە سنووری پارێزگای کەرکووک بە سەختی بریندار بووە. بەهۆی سەختی برینەکەیەوە کە پشتی گرت بوو پزیشکەکانی هەرێم نەیانتوانی چارەسەری بکەن. ناچار بۆ چارەسەر ڕووی کردۆتە تورکیا و ئەڵمانیا. دوای ژمارەیەک نەشتەرگەری و خەرجکردنی پارەیەکی زۆر ئێستا بە گیرفانی بەتاڵ و بەجەستەیەکی پڕ لە ئازارەوە لە ماڵەوە کەوتووە. وەزارەتی پێشمەرگە ئەمنین بەڕێ کردلۆ ئەڵمانیا لە ئەڵمانیا کە من بەڕێ کردم لەوێ قەیران دروست بوو گۆتیان کاکە پارەی خۆت سەرف کە دەبی مەجبوری لەبەرەوەی ئەمە بیمە و شتیوان نییە دەرەوە مەجبورین لە خەستەخانەکان دەبی پارەی خۆ سەرف بکەین. ئەوجا ئەو خزم و وارس و هەموو ئەوانە هاتن پارەکەیان لۆ من ئەوە کردو دەوری 14 دەفتەریە گەلک زۆرە مەبلەغەکەی زۆرە لێرە ئەوە 2 ساڵ و قسوورە ئەمن چاوەڕێمە ئێستا ئازارم هەیە بەخوای پێویستم بە دەرەوەی وڵات. نووسراوەکەی وەزارەتی پێشمەرگەیە کە سوکاری ئەو پێشمەرگا بریندارا دەڵێن لەسەر بەڵێنی وەزارەتی پێشمەرگا بردومانە تا دەرەوەی وڵات کە پێیان وتین ئێوە خەرجیەکان بکەن دوای ئێمەش پارەکەتان پێدەدەینەوە. ئەوانیش بۆ چارەسەری مامەند پارەیان بە قەرز لە چەند کەسێک وەرگرتووە و ئێستاش خاوەن قەرزەکان داوای پارەیان لێ دەکەنەوە کە نزیکەی 140,000 دۆلارە. بۆ دانەوەی ئەو پارەیەش دەستیان کردووە بە فرۆشتن و مەزادکردنی ئۆتۆمبیل و دوکانەکانیان. پارەیەم هەموو لە خزم و کەسوکارەکەی خۆم قەرز کردیە. ئیتری وایە 5 میلیۆنە 10 میلیۆنە زاوەرەقەیە 100 دەفتەرەکە ئێستا ئەو خەڵکان مدام لێکە ناچار بووی مەسارەکەی بژێرە خۆم فرۆشتیە. چی هەیتم هەتا بە خانیەکەی خۆشمەوە خستیتمە مەزاد. پەرلەمانتارێک دەڵێت حکومەت بە بیانووی قەیرانی دارایی وەکو پێویست هاوکاری پێشمەرگا بریندارەکانی شەڕی داعشی نەکردووە. دەشڵێت ئەوانش کە هاوکاری کراون کەسانی دەستڕۆیشتوو لە پشتیان بووە. بەپێی معلوماتین بەداخەوە ڕەنگە فەرق و جیاوازی بکرێ بەشێک کە خۆیان بیانوە ئەیبەنە دەرەوە بەشەکەی تشی خەڵکی فەقیر و هەژارە نابری. بەپێی ئاماری وەزارەتی پێشمەرگا لە شەڕی دژی داعش 1697 پێشمەرگا شەهید بوون و 9957 پێشمەرگەش بریندار بوون و 62 پێشمەرگەش بێسەر و شوێن بوون. لە قەزای سۆرانەوە ڕاماڵ ئەحمەد NRT